بەهۆی ڕووداوێکی هاتوچۆدا کەسێک گیانی لەدەستدا. ئەمەی دەیبینن کەمێک پێش ئێستا لەسەر ڕێگای هەولێر مەخموود بە دیاریکراوی بەرامبەر گوندی کەنداڵ کە لە سەیتەرەی مەخموود و بازاڕگە دێتە خوارەوە گوندی کەنداڵ هەیە. بەهۆی ڕووداوێکی هاتوچۆدا منداڵێکی تەمەندە ساڵان گیانی لەدەستدا. من بۆ پشتڕاستکردنەوەی ئەو زانیارە پەیوەندیم بە پزیشکی دادی هەولێر کرد. ئەو بۆ 1964 باسی لەوە کرد کە بەڕێوەبەری پزیشکی داد ئارام نەجات بۆ 1964 باسی لەوە کرد کە تەرمەکە منداڵێکی 10 ساڵان بووە و هەر ئێستا بەڕێمان کردو دامانەوە کە سوکاری وا بڕیارە کە تەرمەکە بن لە مەخموور بینێژن. ئەمە ئۆتۆمبیلەیە کە کەمێک پێش ئێستا یعنی تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و منداڵێکی تەمەندە ساڵان کە لە ناویدا بووە لەگەڵ ماڵەوەیان گیانی لەدەستداوە. ئەو ڕێگایە بە دیاریکراوی ڕێگای هەولێر مەخموورە کە چەند مەترێک ماوە بۆ ئەوەی بگەی بە سەیتەرەی بازاڕگا کە لە سەیتەرەی بازاڕگە تێپەڕ بی و بگەی بە مەخموور. یعنی ئەم شوێنەی کە ئێستا منی لێم بە دیاریکراوی گوندی کەنداڵە کە لەسەر ڕێگای مەخموورە.